بەهەرحاڵ یعنی پێم وایە شتەکەش طبیعی بوو کە خەڵکیش قسە بکاتەوە، یعنی جەنابەت زۆرتر هەڕەشت کردووە و هەوڵی کوشتنیشت داوین و جەنابەت لای من تۆمەتباری بەوەی کە جەنابەت لە پشت محاولەی کوشتنەکەی من بووی کە لە 25 دوی 2010 کردت بەو کۆمەڵە کەرکووچە بە خانەوادەکان کە ڕسمەکانیانم لەلایەوە هەموو شتێک و پۆلیسی نەرویجش DNA و پەنجەمۆر و هەموو شتەکانی شێنی دۆزی و هەر لە ئەترافی ماڵەکەی خۆمە و زانیشیان چێ و چوشن هێنان و دوای لە ئۆکرانیا خۆی شاردەوە ماوەیەک و دەریشکەوت کە هەر جەنابەت لە پشت ئیشەکەوەی بەڵام با بمێنێ بۆ زەمانە ئەڵێ ئەگەر بێت و لەسەر ئازادی لە دەرەوەی ئێمە جیاواز لە ئێمە خەڵک بچەوسێتەوە ئێمە بەرگری لێکن لە دەرەوەی ئێمە خەڵکی تر چۆن ئەڕوانێتە ڕۆشنگەری، چۆن ئەڕواتە ڕخنەی ئاینی، قەناعەتی چۆن ئەویش ئازادە. ئەگەر بێت و لەسەر ئازادی لە دەرەوەی ئێمە جیاواز لە ئێمە خەڵک بچەوسێتەوە ئێمە بەرگری لێکەین، هەموو بەرگریکی لێکەین. ماشەڵڵا تۆ خەڵکت نارد من بکوژێ لە ئۆسلۆ، تۆ هەڕەشت لە خەڵکی تر کرد لەوێ بە فاکوفیکی خۆشتان خەڵکە گیرێ لەسەر وتار، لەسەر قسەکردنێک، لەسەر دەرزدانانێک لە مزگەوت، ئێوە هەموو شتێکتان کۆنتترۆل کردو کە چێرەوە تۆقیون.